بۆ ئەم جارەیان چارەخوازێکی زۆر تایبەت و زۆر جیاوازمان هەبوو کە مناڵێکی ئافرەت تەمەن 12 ساڵان بوو هەر لە مناڵیەوە لە سەرەتای مناڵیەوە میزی بۆ ڕانە ئەگیرەواتە بەردەوام میز ئاهاتە خوارەوە. طبعاً دوای ئەنجامدانی پشکنین بۆمان دەرکەوت کە حاڵەتێکی زگماکی لە یەکێک لە گورسیلەکانی هەیە و ئەم حاڵەتە زۆر حاڵەتێکی نادیرە. طبعاً هەموو چارەخوازێکی بەڕێز بە شێوەیەکی گشتی دوو گورچیلەی هەیە و هەر گورچیلەیەکیش یەک بۆری هەیە. ئەم چارەخوازە بەڕێزە لای چەپی هیچ کێشەیەکی نەبوو، یەک گورچیلە و یەک بۆری هەبوو، بەڵام لای ڕاستی دوو گورچیلەی هەبوو. گورچیلەیەکی ئاسایی و بۆڕیەکەی ئاسایی بوو لە دەچووە ناو میزڵدان و گورچیلەیەکی پوکاوەی بچووک لە بەشی سەرەوەی گورچیلەی ڕاستیەوە لکا بوو و بۆڕیەکیشی هەبوو لە جیاتی ئەوەی بۆڕیەکە بۆڕی حالب بێتە ناو میزڵدان چوبووە ناو زێی ئافرەتەکە واتە ناو دەرچەی خارجی کۆ ئەندامی زاوزەی ئافرەتەکە. ئەمەش هۆکار بوو ئەو میزەکەمەی کە دروست دەبوو لەو گورچیلەیە بەردەوام دەهاتە خوارەوە چارەخوازەکە میزی بۆ کۆنتترۆل نەئەکرا. ئێمەش دوای ئەنجامدانی پشکنین بۆمان دەرکەوت کە ئەم حاڵەتە نادیرەی هەیە و بۆ ئەوەی ئەم حاڵەتە بنەمڕ بکرێ میزەکەی بۆ بگەڕێتەوە باری ئاسایی کۆنتترۆلکردنەکەی لەبەروەی گورچیلەکەی پوکاوە بوو هەڵساین بە دەرهێنانی ئەو بەشە گورچیلەی سەرەوە و بۆڕێکەشمان قەتع کرد بەمەش ئەم چارەخوازە بەڕێزە ئەم حاڵەتەی نامێنێ و لە داهاتوودای کێشەیەکیش بۆ گورچیلەکانی دروست نابێ. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی